ئاردی بە شاخۆرەکی مانگانە ماوەی چەند مانگێکە جۆرێکی خراپ دەدرێتە هاوڵاتیان و بۆیان ناکرێتە نان. ئەمە شوای کردووە هاوڵاتیان بە ناشارەزاییان لە ڕووی شەرعەوە ئاردەکە بگۆڕنەوە بە ئاردی باشتر و پارەی لەسەر بدەن. ئەمەش لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەچێتە بابی سوود دروست نییە، بۆیە پێویستە ئاردەکە یان هەر خواردەمەنیەکی دیکە بفرۆشرێت و بە پارەکەی ئاردی باشتر بکڕێت. و یەکێک لەو خاڵانێکەوە هۆکارن بۆ ڕیبایە لە بازاری هەوڕۆی کوردستانی کە خەڵک لەوانەیە زۆریشی پێ نازانی بە ناشارەزایی دەیکا و دەبێتە سەبەبی ڕیبا. ئەو بابەتەیەکەوە خەڵک هاردی لە بایعەتێ وەردەگری و لەوانەیە ڕای لە ڕەنگەکەی نەبی بۆرە یان نەنانی لێنایە دەیباتە بازاڕی بە توکانداری دەگۆڕیتەوە بە هاردێکی سپی بە پارەشی لەسەر دەداتن کە ئەوە خۆی جۆرێکە لە جۆرەکانی ڕیبایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردی هەر وەک لە فەرمایشتی صحیحی پێغەمبەری هاتێ لە صحیحی مسلمە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی البر بالبر والشعير بالشعير والتمر بالتمر والملح بالملح مثلا بمثل سواء بسواء يدا بيد. گەنم بە گەنمی جۆ بە جۆی قەسب بە قەسبی خوێ بە خوێی ئەوانە دەبی بە ئەندازەی یەکتری بن و دەست بە دەست بن، نابی زیادە و کەمیان تێدابی لە کاتی ئاڵوگۆڕکردنێ. ڕێگە چارە لە ئەو بابەتەی کە خەڵک لە ئەو ڕیبای ڕزگاریبی ئەوەیە کە هاردەکەی بە دوکانداری بفرۆشی ئی خۆی پارەکەی وەربگری ئەو جا هەنجینەکە هاردی نوێ لە دوکانداری بکڕی لە خاطرات تووشی ئەو ڕیبایە نەبی، چونکە ڕیبا زۆر خەتەرە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڕەشەی کردووە فەرموویتی لعن الله آكل الربا وموكله وكاتبه وشاهديه. خوای گەورە لعنەتی لەو کەسێکی کە ڕیبایە دەدا و ئەوەی کە وەری دەگری و ئەوەی کە دەینویسی و ئەوەی کە شاهدیشی بۆ دەدا. بۆیە دەبێ ئینسان احتیاط بکا بۆ دینی خۆی، زۆر سوال بکا بە شارەزایی معاملات بکا بۆی نەکەویتە ئەو خەتەرناکەی. بەرپرسان و دەسەڵات لە ئاز ژیان و گوزەرانی هاوڵاتیان بێباک و کەمتەرخەمن و لە جیاتی پێدانی خواردنی باش لە پێناو قازانجگەیاندن بە کۆمپانیاکانیان خواردنی خراپ و کوالێتی نزم بە هاوڵاتیان دەدەن. بەهۆی بەرقەرار نەبوونی یاساش کەس ناتوانێت لێپێچینەوەیان لێ بکات. یعنی بەکەل خواردنی نایە، منەوە ساڵەکە زیاتر ئەواردەی وەرەگرم تا ئێستا هیچ ئیسیفادەشی نەبووە. بەردەوام ینی لەو خەڵکیەوە ساڵەکە دەگۆڕینەوە. ئاردی تورکی دینین، تورکیەکەی لۆیان دەگۆڕین و دەقرسینین. ئەوە بە 12,000 ئەوش بە 25,000 ئاردە تورکیەکە، هەر فەردەی 13,000 12,000 لەسەریان لێ وەرەگرینەوە. خواردن و خواردنەوە بە بەشی سەرەکی و گرنگ لە ژیانی مرۆڤ دادەنرێن، بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی سانسۆر و لێپێچینەوە لە ئێستادا خەڵکانێکی زۆر بەهۆی خواردنەکانەوە تەندروستیان تێک دەچێت و مەترسی توشبوون بە نەخۆشی درێژخایەنی مەترسیداریان لێ دەکرێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.